جارێکی دیکە مامۆستانی وانەبێژی سلێمانی خۆپشاندانەکانیان دەست پێ کردەوە. داواکاری ئەم جاریان لە دوو خاڵ پێکاتووە: لێکردنەوەی پاشگیری وانەبێژی و پێدانی موچەکانیان لە کاتی خۆیدا. ئەم جارە لە بەردەم بانکی ناوەندی هەرێم لە سلێمانی گرتبوونەوە، چونکە دەڵێن داواکاری و مافەکانیان لای وەزارەتی داراییە. داواکارین یەکەم، هەرچی زووترە مامۆستایانی وانەبێژ بە دامەزراندنی هەمیشەیی ناو کەرتی پەروەردە دابمەزرێنن لە کاتێکدا کە هیچ بارگرانیەک دروست ناکەن و وەک ڕۆژیش ڕوونا بێ ئەوان پرۆسەی پەروەردە پەکی دەکەوێت. دووهەم، لەبەر ئەوەی باری دارایی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو باشتر دەچێ و لەژێر ڕۆشنایی بەڵێنەکانی وەزیری پەروەردەشدا کە دەیگوت دامەزراندنی وانەبێژان پەیوەندی بە باشبوونی باری داراییەوە هەیە، ئێستا گونجاوترین کاتی دامەزراندنی مامۆسایانی وانەبێژە، بە تایبەت کە نرخی نەوتی خاو 93 دۆلاری تێپەڕ کردووە. داواکاری ئێمە هەمیشە تەنها بە هەمیشەی بوونمانە. بەڕاستی چکە حکوومەتی هەرێم نە دڵسۆزە نە ڕاستگۆی لەگەڵ مامۆستایانی وانەبێژە. مامۆستایانی وانەبێژ خۆمان بە خۆشحاڵە زانین کە دڵسۆزین بەرامبەر بە خوێندکارەکانمان بە پێچەوانەوە کە حکوومەت دڵسۆز نێ بەرامبەر بە ئێمە. بۆیە بۆ هەمیشە و بە هەمیشەی هەر ئەڵێن بە هەمیشەی بوونمان مافی سەرەتایی مامۆستایانی وانەبێژ. لەبەر ئەوەی لە بەردەم پەروەردە کۆبووینەوە، لە بەردەم پەرلەمان کۆبووینەوە، ئەنجومەنی وەزیران شوێن نەما ئێمە نەچین بۆی، بەڵام گوێمان لێ ناگیرێت. بۆیە ئێستا بڕیارمان داوە کە بینە بەردەم بانک، چکە کێشەی ئێمە کێشەی موچەیە، داوای حەق و مافی خۆمانەکەین، بەڵکو ئیشەڵا بتوانن لێرە جوابێکمان بدرێت. پێش چەند مانگێک بەر لە ئێستا مامۆستایانی وانەبێژ لە سەرتاسەری هەرێمی کوردستان بۆ ماوەی مانگێک خۆپشاندانیان ئەنجامدا تا لەژێر فشاری بایکۆتی مامۆستایانی وانەبێژ وەزارەتی دارایی بە نووسراوی ژمارە 14 بڕیاریدا بە سەرفکردنی شایستەدارەیەکانی وانەبێژان و لە کۆتایی هەموو مانگێک موچەکانیان پێ بدرێت. بەڵام ئێستا جارێکی دیکە گرفت بۆ موچەکانیان دروست کراوەتەوە و وەزارەتی دارایی ڕایگەیاندووە بانکەکان پارانتیان نییە. ئێمە جاری یەکەمانیە یادداش دەدەینە وەزارەتی دارێ. من دوێنێ تەبەن یادداشتم ماوە بە نووسراوە بە پرسیاریش و بە پەیوەندی تەلەفۆنیش بەداخە وەڵامی ئێوان لەم کاتەدا کە دەڵێن بانکەکانی هەرێم لە ئێستادا پارەی تێدانێ بە تایبەتی لە سنووری سلێمانی و ئەمان ناونیشانی موچەی مامۆستانی وانەبێژ بەداخەوە کە ئێستاش دووبارەی دەکەمەوە زوڵمێکی گەورەیە ئەو نازناوە ئەو ناونیشانە کە ناوی موچەیە بەڵام ناوی لێنراوە خەرجی کە خەرجی لێرەدا ئێستا لە بانکەکانی هەرێم سەرف ناکرێت. گوایە بە گوتەی خۆیان کە وەڵامی ئێوان بۆ منەوە بووە نەسریە وەزائیدەن خەرجی لە ئێستادا لە بانکەکانە غەیری موچەی ڕسمی سەرف ناکرێت. ئەوە وەڵامی ئێوان بووە، بەڵام ئێمە جەخت دەکەن و پشتیوانتانین بە هەموو ڕێکارە یاسایی و ئینشاڵڵا پەیڕەوەکانی خۆمان لەگەڵتانە بین. وانەبێژان ئەم جارە بڕیاری بایکۆتیان نەداوە، جارێکی دیکە دەرفەت بە حکومەت دەدەنەوە بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان. لە ماوەیەکی کەمدا وەڵامیان نەدرێتەوە، دەڵێن پرۆسەی خوێندن بایکۆت دەکەن. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام، سلێمانی.